بەناوی خوای گەورە سڵاوتە لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویستم شەو لە بەرنامی ئەمڕۆدا بە میوانداری بەڕێز حەسەن جیاد وتەبێژی سەرۆکایەتی کۆماری عێراق تا و توێ چەند پرسێکی تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد و ڕۆڵی نوێنەرانی کورد لە بەغداوە گرژەکانی ئەمریکا و ئێران و کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان دەکەین. کاکە حەسەن بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو ڕوودا و پێشاتە دەست پێ بکەین مەسەلەی توندبوونەوەی گرژەکانی ئێران و ئەمریکا بە دیاریکراوی عێراق لەکوێی ململانەکانی ئێران و ئەمریکادایە. بەڵێ زۆر سپاس بە هەموو منتەقێک بێ عێراق بە سیاسەتەکان بژێرێ نەبێ بە تەرەفێک لە ئەو ململانەیە ئەگەر ببێ ململانێکی خەتەرە ئەگەر شەڕ بێ ململانێکی خەتەرە ئێستاش هەر مەترسی هەیە کە شەڕ ببێ و لەم فترەی پێشوە وا قسە کراوە و سیاسەتی عامی عێراق وا بووە کە عێراق بێتە شوێنی بەیەگەشتنی وڵاتان، شوێن ئەوەی کە وڵاتەکان لەوێ کۆ ببنەوە و عێراق نەبێتە مەحور نەبێتە تەوەر و ئێستا کە شتەکاتەوە پێشەوە بێ بە فعلی کارێکی وا بکە وڵاتەکەی خۆی بە دوور بگرێ لەو کێشە گەورەی کە دڕوو ئەدا لە بینی ئەمریکا و ئێران. بەڵێ بەس چۆن دەکرێت ئێستا عێراق دەتوانێت لەوە سەرکەوتوو بێ لەبری شوێنی ململانێ بێتە شوێنی بێگەشتنی وڵاتان؟ لەم فترەی کە ئەو سێ سەرۆکایەتیە دامەزراوە بە تایبەتی لە سەرەتاوە تێز و ختابی ڕئیس جمهور ئەوە بووە کە ئێمە نابینە بەشێک لە ململانەکانی ناوچەکە و نابینە مەحوەر و نابینە جەمسەرێک لە زندی دەمشەرێکی تر و بۆیە هەموو وڵاتەکانی لە ئێرانەوە بۆ سعودیا لە تورکیا و بۆ خەلیج هەمووی هاتنە بەغدا و بەغدایش چۆتەوە عاسیمەکان. خەتابی عێراق ئەوە بووە و پێشم وایە لایەنەکان سجابیان هەبوو لەگەڵ ئەو نەوع خەتابە نوێیە لە عێراق. بەڵێ ئەی سەبارەت بە وەزیری دەرەوەی ئەمریکا کە هەفتەی ڕابردوو سەدانی بەغدادی کردووە سەدانەکە نهێنی بوو لەگەڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران کۆبەوە. هیچ زانیارێک هەیە دەربارەی ئەوەی کە بۆچی سەردانی بەغدادی کردووە بە دیاری کراوی یاخۆ بۆ نهێنی بوو سەردانەکەی؟ ئەمریکەکان علاقاتیان لەگەڵ عێراقەیە و ئەمریکەکان اتفاقی استراتیژیان لەگەڵ عێراق هەیە و ئەمریکەکان هەموو جارێ لە خەتابیان ئاڵێن ئێمە پشتگیری لە حکوومەتی عێراقیەکەی ئەم ئەزمە کاتە دوو پێشەوە دیارەکەوێتە ئەو چوارچێوە عامە کە عێراق نەبێتە تەرەفێک لەو کێشەیە و ڕەنگە هەندی هێز لە عێراق هەندی خەتابی تند و ئانیان نەبێ ئەمریکەکان لەوە بترسن کە مەساڵحی ئەمریکی لە عێراق تووشی زەربە ببێ و بۆیە ڕەنگە هەر بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەن بە عێراق بپارێز مەساڵحی ئەمریکا لە عێراق سەفاری ئەمریکا لە عێراق شوێنەکانی لە عێراق بێ بپارێزرێ و هاوکار بێ بپاراستنی ئەو شوێنانە و مەسئول بێ بەرامبەر پاراستنی ئەو شوێنانە بۆ بیسەڵمێنێکە لەو ململانەیە لە منتەقەکە هەیە تەرەف نییە و دەوڵەتە و مەسئولە بەرامبەر وڵاتی خۆی. بەڵێ بەس سەبارەت بە مەسەلەوەی کە خەڵک تۆشی جۆرێک لە دەڕاوکێ بووە بۆ نمونان دەیڕاگەیان باز لە ڕوودانی شەڕ لە سەرخاکی عێراق و هەرێمەوانە دەکەن پێ دوایە ئەمە ئەگەرێکی دوورە بە تایبەتی مەسەلەن کۆمەڵی ڕێکاری شەبوو بەکشانەوەی بۆ نمونە بەشێک لە کارمەندانی باڵۆسخانەی ئەمریکا ڕاگررتنی کۆمەڵێک وڵات کە مەشقی سەربازی بە هێزە عێراقیەکان و هێزەکانی پێشمەرگە دەکەن. ئەوە تەبیعیە لە هەر کاتێک ئەزمە دروست ببێم لە حەزب کە بە تایبەتی عێراق هەر کاتێک کێشە دروست بێ بە سەفاراتی وڵات بۆ ڕوحی هاوڵاتەکانی خۆیان کارمەندەکانی خۆیان فەرمانبەر ئەو حساباتانە هەرەکەن و داواکەن کەمتری مۆزەفیان بمێنێتەوە و ئەوەی کە مۆزەفی دەرەجە دوو دەرەجە سێن سەحبێنەکەن بە وڵاتەکانی خۆیان هەموو جارێ ئەم جرئاتانە کراوە بۆ پاراستنی گیانی وڵاتەکانی خۆیان ئەمە کەوێتە ئەو چوارچێوە ئەو خەلەقەی کە وڵاتانە هەیە لەسەر ئەو وەزعی کە ئێستا لە ناوچەکە هەیە بۆیە وەکو خۆپارێزیەک سیاسەتێک ئەەکەن کە ئەو خەڵکانەی خۆیان لە عێراق کەمەکەنەوە و وریابن و ئەگداریانەکەنەوە کە حرەکەتی خۆیان بتوانن تهدید بکەن و ئەوەی کە پێویستە کا ببینێ ئەوەی پێویست ناکە ئەچێتە وڵاتی خۆی. بەڵێ بەس مەسەلەی ڕوودانی شەڕاگەرێکی دوورە وایە بۆ ڕوودانی شەڕ نەئەگەری دوور و نەئەگەری نزیک ئەزمەیەکی گەورە هەیە هێز ڕاکێشان هەیە بۆ ناوچەکە ئەمریکەکان هێزێکی زۆریان هێناوە بۆ ئەم منتەقە و هێزەکان تەقلیدی نین هێزەکان زۆر گەورن کە هێناوێت لە تاریبی 52 بۆ ئەو کەشتیە گەورەی کە هێناوێتی ئەوانە ئومێد وایە ئەگەر بتوانن ئێرانەکان فەتیری شەڕەکە لەگەڵ ئەمریکەکان وا بکەن کە اتفاقی نەوی بکەنەوە بە ئەساس مراجعەی اتفاقی نەوی بکەن اتفاقێکتر بکەنەوە فرسەتێک هەیە بۆەوەی کە بەڵای شەڕەکە دوور بکەوێتە لە ناوچەکە. بەڵام ئەوەی کە ملاحەزایەک لە ئێستا ئێرانەکان دەستیان کردووە بە کار لەو مەجالە و دەرچوون یان تەنەسڵیان کردو لە اتفاقی کە بە تایبەتی ئەوروپیەکان سبەبی ئەساسی ئەو اتفاقی بوون کە کرا لە بین ئێران و ئەمریکا و ئەوروپیەکان
ئەمە واکە موقفی ئێران زعیفکە حتى ئەوروپیەکانیش ئێستا نیگەرانن لە ئێران و بەغیری مباشرکەون لە خانەی ئەمریکەکان حتى ڕووسەکان کە تا دوێنێش هەموو خەڵک بۆەوەی زانی کە حەلیفێکی پشتوانێکی ئێرانن بە دەرەجەیەک لە دەرەجەکان ئەڵێ و پێمان ناخۆشە ئێران لە وتفاقە دەرەچێ و ئەوەی بۆ تەسریحەکەی پۆتینیش دیارە ئەڵێمە ئاگرکوژێنەوە نین لە هەر شتێک بێ و ئەمە ناتوانین هەموو کەسێ ئەنقاد بکەین ئەوە نیشانەیەوەتانە کە ئێرانەکان سیاسەتی بکەن ئەوروپا بێنن لەگەڵ خۆیانە ئەوروپیەکان موقفیان بزەبت لە بۆکو ئەمریکا نییە هەموو جارێک مناحەزەی بکەی وەرەگەر اتفاقە نەوەیەکان بەڵام ئەبێ ئێران قەناتی ئەوروپادا نەخا لەگەڵ ئەوروپیەکان چیان گەرێک بێ بۆی بەڵا لە مەتەقە دوور بکاتەوە ئەو اتفاقە بەڕاعەتی ئەوروپیەکان کراوە ئەوروپیەکان پشتگیری دەکەن دەبێت کارێکی وا بکەن لە ڕێگەی ئەوەی کە ئێرانیەکان ملتەزم بن بە اتفاقەوە هەوڵش بدەن اتفاقێکی نوێ لەگەڵ ئەمریکانە بەڕاستی ئیمزا بکەن لەگەڵ ئەوروپیەکان ئەمە بەڵای عینەکە دوورەکاتەوە شەڕەکە و خەتەری شەڕەکە کەمتر دەکاتەوە ئەگینا تەسریحاتی بەرامبەر و دەرچوون لەو اتفاقە نەوێویە و هێز کۆکردنەوە وانە بەرەبەر ئەزمەکە قوڵترەکە باشە بەس پێوێتە ئێستا هەرێمی کوردستان و عێراقیش توانیوانە بێلایەنە مامەڵە بکەن لەو پرسە سیاسەتێکی سەرکەوتوانیان لەمەوە هەرێمی کوردستان هیچ موقفێکی دەرنەبڕیەوە بەڕسمی و باوانە و حکومەتی عراقی ئەو بەیانە دەرەکا کە پێوەدی بە سیاسەتی عامی دەوڵەتەکەەوە بێ شتێکی سیاسی وەکو سیادیش وەزارەی خارجی عراق حتا نیگەران بوون کە ئەمریکەکان لە سەفارەکانیان مۆزەفەکانیان سەحب کرد هیچ شتێک نەبووە ئێمە ئەمنیەتی هەمولایەکە پارێزین پێویست بەوە ناکە ئەمریکەکان ئەو مۆزەفان و شتانیان دەرەکەن لە وڵاتەکەمان هیچ شتێک نییە مای نیگەرانی بێەوە ئەمە مەسئولین بەرامبەر ڕوحی ئەو وڵاتە هاوڕاتی ئەمانەی کە لێرن و مەساڵح ئێمە لەوەتانی کە بتوانین ئەوانە بپارێزین سیاسەتی عراقیش بەعام ئەوەی کە عادل ڕئیس وزەرا لە تورکیەش و لە مناسبات باسێکاوە ئەروە بەڕێز سەر و کۆما چەندین جاتێکی لەسەرەوە کاتەوە کە ئێمە نابێت بەتەرەف لەو منوانەیە و محوەریش نابێت لە هیچ محوەرێک نابین عراق ناکەینە محوەرێک لە ناوچەکە لەگەڵ جەماعەتێک بێ لەگەڵ دەمسەرێک بێ لە جیژی دەمسەرێکی تر و ئەوە سیاسەتێکی بەڕاستی واقعیترە بۆ عراق و عراق وڵاتێکە شەڕ و شۆڕ و نەهامەتی زۆری بەسەر هاتووە ناکرێت خۆی بخاتە ناو شەڕێکەوە کە هی ئەو نییە بەڕاستی بەڵێ بەس وەکو بەڵێن چێوی کە وەزیری دەرەوە هات و وەزیری دەرەوەی ئەمریکا سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی بەڵێنێکیان داوە کە بۆنمونە بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق نەکەوێتە مەترسیەوە لە ڕووی ئەمنیەوە بەڵێ ڕئیس جمهور لە بەیانێکی کە لە کۆبنەوەکە دوای کۆبنەوەکە ئەلانیان کردبوو کە هەردوو لە اتفاقیان لەسەر ئەوە کردووە کە ئەمریکا پشتگیری لە عێراقەکە و هەوڵ بوو لە هەر لە هەوڵەدەن عراق نەبێ بە بەشێک لەو بنلانەی ناوچەکەیە و عراق نابێ بە محوەرێک و تەرەفێک لە زیری تەرفەکەیتر و هەوڵیش ئەدا ئەو دوو وڵاتە کە ئێستا ملوانێت تیژیان هەیە چی پێ بکرێ بۆ نزیکردنەوەیان قسە لەو مەجالەکە و هەوڵیش ئەدا لێکیان نزیک بکرێتەوە بەو قوتەی کە پێکرێ بەڵێنی نێوەندگیری هەیە گەر ناڕاستەدا لە قسەکانیە هانی هەردوو لابدا بۆی ئەسمەکە خۆڵ نەبێتەوە وەکار بکەن بەڵای شەڕ ناوچەکە دوور بخەنەوە کە شەڕێکی گەورە و خەتەرناکە بێ و قسەی عراق ئەوەیە کە مەسلحەتی هەردوو لاوەیە کە شەڕ لەم ناوچەیە ڕوونەدا و مەسلحەتی عراق خۆشی لەوەیە کە نەچێتە ناو هیچ جەم سەربەندیەک لەو ئەزمەیە کە لە بینی ئەمریکا و ئێران هەیەستا باشە بەس سەبارەت بۆی کە پرۆژە یاسایەکی شەبوو لە پەرلەمانی عێراق ئەگەر ناوی بنین بە یاساییکردنی هێزە بیانیەکان یا خۆ دەرکردنی هێزە بیانیەکان ئێستا عێراق قسە بوو لە ئەعلام و نەهاتە بواری جێبەجێکردن ئەو شتانە حەساسن نەهاتە مەجالی ئەوەی بچێت جەدول ئەعمال و قسەی لەسەر بکەن دەگیرە سەر بۆچی ینی پێ دوایە ئێستش عێراق پێویستی بە هێزە بیانیەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ئەسکەرانەی لە عێراق قسەکەن و ڕئیسی وزەرا ئەڵێن ئێمە پێویستمان بە هێزی چەکداری ئەمریکینی لەسەر خاکی عێراق وەکو هێزی چەکدار بەڵێ پێویستمان بۆ مستەشارەیە پێویستمان بۆ مدەڕب هەیە پێویستمان بۆی هێزەکانی عێراق گەشە پێ بکرێ پێویستیان بەوە هەیە ئەو قاعدەیە بەس دیارە ژمارە هێزە بیانیەکان لە عێراق چەندە ئەوەندەی کە دیارە بۆ نمونە بە ئەمریکی و غیر ئەمریکیەکانی هیچ کەس ئەو ژمارە نازانێ و ڕۆژانش کە قسە کرا ئەمریکا هێزی هێناوە دوای ڕئیسی ئەمریکا خۆی وتی هێزمانە نردووە تاکو ئێستا ئەوەی کە وازەها قاعدەی عین لە ئەسەدیان هەیە ئەمریکەکان لەوێ کە شوێنی استشارە و هینەکانی خۆیان لەوێ کە ترامپیش هات چوو بۆوێ بەڵێ ینی بەس پێ دوای بە دووری دەزانی یاسای لە پەرلەمانە دەرچێت لە پەرلەمانی عێراق بەڵێ بە دووری دەزانم بۆچی لەو ڕوانگەی کارێک هێشتا پێویستی بەو هێزانەیە ناچێتە ناو ئەو معمەعەبڕی دەرکەن هێزەکانی ئەمریکا و بچێتەوە قاڵبەیە کە دژی ئەمریکا و قسە ئەوە بکەن قسەی تیا ناکەن بەڵام بە عەلەنی حکوومەتی عێراق دەڵێن هێزی چەکداری ئەمریکیمان ناوێت پێویستمان پێی نیە ئێستا ڕەنگە لە کاتی شەڕی داعش پێویستیان بە تاری ئەمریکی بۆ ئەمریکا دەورێ زۆر مهمیە بۆ تەکشکانی داعش بەوگرێ وەزعەکە داوایان کردووە ڕئیسی وزەرا داوایە کە ئەمریکا هاوکاریان بکە لە بۆردومانەکە ئێستا پێویستمان بە هێزی چەکدار نییە پێویستمان بە خەبیر هەیە پێویستمان بە استشارە هەیە پێویستمان بە مدەڕب هەیە تدریب هێزەکان عێراقن کە لەم ماوە هەم ئەڵمانیەکان پێشێم ئەمریکەکان ئەو تدریب شتانش ئاڵاگرن بەڵێ
بەس بۆ ڕوبەڕوونی داعش هێستش عێراق پێویستی بە وڵاتانی ترەیە تا کە ئێستا ئێستا- هەندێک ناوچە بۆ تا مەستەریاڵداوەتەوە تا ئێستا خەتەرەکەوەندە گەورە نییە داوا بکەن ئەمریکەکانیان وەکو جاران بێنە ئەوکاریان بکەن دوێنێ عملیەک هەبوو لە کەرکووک عملیەک لێرە لەوێ ئەوە بێ ئەرا خۆی دەرەکەتی ئەوەیە دێت ئەتوانێت شەڕیەوە بکە بەڵامی باشتر خۆی ڕێخاتەوە سەخبارەتەکەی باشتر بکە نێڵێ ئەمە تەشەنە بکە و زیاد بکە لە بەتایبەتی لە دۆری بۆنی مۆسڵ لە کەرکووک لە ڕۆمادی بتوانێت مسەتر بێ بەسەر وەزعەکە سیاسەتێکی بێت لە منتەقە خەڵکە هاوکاری هێز ئەمریکان بن ئەتوانن ڕێگەلەوە بگرن کە داعش تەشەن نەکە بەڵام ئێستا باز لەوەکە بۆ من لە مەخمور و لە کەرکووک و لە بۆن لی داعش بەهێز بۆ تۆ بەڵێ هەن حرەکەتشیان هەیە عملیاتشیانی دوکە 4 ئەفسەران 4 دەوری کەرکووک شەید کردبوو و ئەو شوێنیان ستاندبوو لای مەخمور شوێنی باسەکەی حرەکەتیان لە دەوروبەری مۆسڵ و ڕۆژم عایلەکان کوشت بوو ئەوەیان ماوە نییە بڕێت داعش بە تەواوی نە ئەمریکەکان واڵین نە عێراقیەکانیش واڵێن کەس ناڵێ داعش بە تەواوی نەماوە داعش وەکو دەوڵەت وەکو هێز تێکشکا نەما بەڵام وەکو هێزێکی گەڕۆکی بچووک لێرە و لەوێ توانی عملیات باشە زۆر باشە لە سەبارەت بە ناوچە دابڕێنراوەکان لە چەند ڕۆژی ڕابردوو هەوڵێک کە بوو مەسەرەن لەلایەن عارەبە هەوردەکان بۆ چەند گوندێکی کوردنشین لە ئاستی نوێنەرانی کورد لە ئاستی عێراقیش ئایا سەرۆکایەتی کۆمار یاخود نوێنەرە کوردەکانی چیان کردووە بۆ ڕاگررتنی ئەوەی کە ئێستا لە مەسەرەن لە ناوچە دابڕێنراوەکان دەگوزارێت ناوچە جێناکەکان کێشێکی گەورەی هەیە بەتایبەتی دوای ڕفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر کێشەی هەیە کورد لەوێ سوڵتە بوو سوڵتە نیە و بەشێکی زۆر هەر لە خانەکەی هەسنجار کورد دەوری زعیفی هەیە ئەو بێ بە واقعی بینیانی بۆ مۆتەقەی کەرکووک ئەوەی کە لەو ئاوایە ڕوویدا ئەمەم کێشەیەکە دیارە لە دوای سقوتەوە هەر هەبووە ئەم زەوی هەنکێنێ بەڵام بەپێی مادەی سەد معالەجە کراوە لەم ڕۆژانە هەندێکیان هاتون تو بچنە بۆ شوێنە خەریک بوو بێ بە کێشە لەم مۆزوع من حەزەکەم ئەنی خەڵک بزانێت چی کراوە چی نەکراوە لە خۆی قسە نەکا مەسەن دوێنێ کابرا یەکێکی نووسیوە ئەی سەرۆک کۆمار ناتوانێت تە کێشە بکاتە دەخل لە کێشی ئەوای بکات بەڕاستی سەرۆکایەتی کۆمار لژنەیەکی گرنگ چی کردووە بۆ نمونەون بێڕەنگە خەڵک بەڵێ لژنەیەکی گرنگ چی کراوە لژنەیەکی گرنگ لژنەیەکی گەورە مەجلسی قەضا عەلا مستشاری ڕئیس جمهور نوێنەری تایبەتی ڕئیسی وزەرا وەزارەتی زراعی عێراقی نوێنەری مادەی 140 لە کەرکووک هەرچی مؤسسەی معنیە بە جێبەجەکردنی قانون لە ناوچە جێناکان ئەوەی کە پەیوەندی مادەی 140 لەوەی لژنەیەکی گەورەی دروست کرد و نوێنەری ڕئیسی وزەرا لە پەرلەمان کە تۆرهان مفتیە هەموو ئەمانە لژنەیەک بوون چەندین کۆبنیان کردووە بە هەموو لایەنەکان بەشداریان کرد نەکرد ینی کورد و عەرەب و تورکمان چەندین کۆبنیان لەگەڵ کردوون بۆ ئەوەی احتیوای ئەوە بکەن و خۆتان زانن تقریبا 4 مانبەر ئێستا محافظ زەوی دابەشە کرد خەڵکی هێنا شتەکە گەورەتر بوو بەم قەرارە بەم لژنەکە دایانە شتەکان حەسر کرد بچوو کردوتەوە و تا ڕادەیەکی باشیش هێزەکانی ئەوێش تەفاعلیان لەگەڵا کردووە ئەمە ئەتوانی احتیوای وەزعەکە بکە بە تایبەتی ئێستا ئەو قەراراتانی کە پێویستە هەڵبۆشێتەوە و مەجلیسی وزرا هەڵیانوەشێتەوە پەیوەندی بە شوون شیمالەو هەیە مەجلیسی وزەرا لە ماوەی داهاتوو هەڵێوەشێتەوە حازرە تەوسیاتە چێدە بەردەم مەجلیس هەڵێوەشێنەوە قەراراتان ئەمە خزمەتێکی گەورەکە بەو حاڵەتەی کە ئێستا ڕوودا بەسکەیەوە هەڵدەوەشێت چونکە خەڵکی سەر خۆی دەڕۆژ دوای ڕوخانی بەعسەوە لە 2023 تا ئێستا هەڵەوەشاوەتەوە بۆچی ئێستا وادەیەکی هەڵبۆش یەکشت حقەتەی بابیزانی ئێمە کە قساکەین و تەحلیلەکەین دایمان کورد وەختە کە قساکەین ئێمە وەکو یەک تیم یەک تەرەفەیە لە ململانیەکە و هەرچی کورد گەرەکێتی بکرێ نابێ وابێ بکاتەوە وابێ بکاتەوە دژیشی هەیە تەرەفی تریش هەیە ئەو تەرەفانش ئەجندەیان هەیە ئەمە یەک دوو تۆ چی ئەەکەی بۆ شتەکانت بڕوا یەکەم پەنابووی بۆ دستور و مادەی 140 ئەو هێزەی لە بەغا هەیتە لە سەرۆک کۆمار و لە پەرلەمانتار و لەوانەی کە لە بەغای شەکەن ئەمانە بە شێوەیەکی قانونی ئەو لژنە بۆیە دروست کراوە بۆی بە شێوەیەکی قانونی ئەو شتانە چارەسەر بکرێ و ئەو مەشاکلانەی کە مزمنن لەو ناوچانە هەن بۆ خانەقینیش کتابمان کرد بۆ مەجلیسی قەضا عەلا کە زەویەکانی خانەقین هەموو جارە یانەوێت تەوزیع بکەن و چێتە لای قاضی ئەویش بۆ بەڕێز فایق زێدان ڕئیسی مەجلیس قەضا عەلا کتابیشمان کرد بۆ لە ڕئاسەتی جمهوری بۆ ئەویش ئەمە ئەگەر ئەو قەرارەتانە هەڵوەشێتەوە شتێکی باشە بەڵام ئەبێ یەک سێج باسم کرد پەیوەندی بە کورد خۆشیەوە هەیە بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە ئەو بەشەی کە پەیوەندی بە کوردەوە کورد خۆی پای خۆی زعیف کردو لە کەرکووک فەرمو مەجلیسی محافظەی کەرکووک با دوو بینی کۆ بێتەوە محافظێک دانن کە ئێستا محافظەیەکی عەرەبیان هێناوە زەوی کوردە باوانە دەی فەرموو یەکێتی و پارتی بابێت جەماعەتەکەی بابێت لە کەرکووک دانشن محافظێکی کووردا بنن بەشێکی زۆر ئەم کێشانەی کە ئێستا ڕوودا نامێنێ ئەوە نی هەر ئەوان وەڵا خۆشت ئەبێت تەحمل مەسئولیت بکەیت قسەیەک فڕادەی
لە فەیسبوک یان لە ئەعلام و بەغا هیچی نەکرد ڕێی جمهوریشی نەکرد خۆت بۆ ناچی لە مەس محافەڵە شتەکە بەدەست خۆتە زۆرینەی دانشی محافظەیەکی کورد هەڵبژێری بۆی ئەم شتانەی کە باسەکەی محافظە عەرەبەکە عەرەبی هێناوە و زەوی کوردی برد و کوردیان دەربەدەر کردوان کرد ئەوە هەمووی نامێنێ بۆیە چەندێک پەیوەندی بە بەغا و قەرارات و مەجلیس وزەرا هەیە ئەوەندەش پەیوەندی بە خۆتەیە بە کوردیش لە کەرکووک تا ئێستا لە مەس محافەڵەوە زەعیف نییە کە دەسەڵاتی دەبێت خۆی دەتوانێت حەسمی شتەکان بکە بەداخەوە تا ئێستا مەسئولانە بۆ مەزوعەکان نەچوون حزبیانە سەیری شتەکانیان کردووە محافظەکە نابێ یەکێتی بێ محافظ باشە ڕێکەون لەسەر شتێک وەرن ئەمە کە باسەکەی ئاوایە کات و کوردەکانیان دەرکرد و محافظ عەرەبەکەی دەرکرد وەرە خۆت بە سیغەیەک هەردوو حزب ڕئیسەکە لە کەرکووک تەفاهمی بکەن محافظێک دانن ئەم کێشانە بەشی هەرە زۆری نامێنێ وەڵام مدیری دایرە کوردەکانیان هەمووی دەرکردەوە وای عەرەبەکانیان هێناوە بەشێکی زۆریشی پەیوەندی بە دوو حزبی سەرەکی هەیە لە کوردستان بە تایبەتی پارتی لە کەرکووک کە ئەبێ لەون منتەقەکەشەوە قسە بکەین خەڵکی لە مەس محافظە ئەگەر ئەو حەریسە ئێمە دوێنێ برادر شتێکی نووسی بۆڵێ نووسیانە وەڵا فڵان کەس کێشەی ئاوایی چارەسەر کرد پەڵکانە کاکە کێشەی ئێمە لە دوای ڕفراندۆمە لە خانەکەی لە دەستماداوە تا سنجار بە ئاوای یەک چاکە بێ دووەرە محافظەکە بێنەوە بەرەبەر پایە کورد تەبیعی بێتەوە محافظێکی عاقڵ تەفاهم بکە لەگەڵ لایەنەکانی سیاسی تعدان نەکەن لە کورد و هەر کەسی حەق خۆی وەربگرێت تا بزانام مادەی 140 چۆن جێبەجێ بکرێت بەرەبەر بەو قەراراتانە ئەمە گرنگە تۆ لە کەرکووک چی لەدەست خۆت بیکەی نەک تۆ پەکار کردی ساحەی خەڵک و نامەسئولە باشە بەس بە دیاریکراوە ئێستا سەرۆک کۆمار سەرۆکایەتی کۆمار چی کردووە بۆ نمونە بۆ ناوچەدا بڕێنەوە بەزە و لیژنە پێکاتوە خو بەرهەمی چییە بۆ دەست توانیتانە بۆ دەسەڵاتەکانی پارێزگاری کەرکووک بۆ ڕاکان جمهوری کام بکرێتەوە ڕاکان جمهوری کە سەرۆک کۆمار چوو ئێوە زەوی دابەشە کرد ئاشکرا بە سیارە و جێشیشی لەگەڵا بوو ئەوەی عەرەبەکان هەمووی ئەوەکان کوردەکان کە چۆڕیشیان کرد بۆ خەڵکی بۆ هێنا سەرۆک کۆمار قائدی عملیات نائبی قائدی مشترەکە عەبدەمیر یاڕەڵا قائدی عملیاتی کەرکووک چەندین جار بان کرد بانگی کرد حدێک بۆ دابنن یەکسەر فایق زێدانی بانکە ڕئیسی مەجلیس قەضای عەلا لەگەڵ وزارەی زراعە لەگەڵ نوێنەری ڕئیس وزەرا لەگەڵ نوێنەری کە خۆی کە ئەمیرکینانیە مستەشاری قانونیەتی دەکەسن لەگەڵ نوێنەری مادەی 140 لە بیرمی هەموو نوێنەری مادەی 140 لە کورد و عەرەب و تورکمان لە کەرکووک هەمووی باکە چەند سی ئەندام پەرلەمان لە پەرلەمانی عێراق چەندین کۆبنیان کرد بۆی تهدئەی وەزعی کەرکووک بکرێ و محافظ نەتوانێت لە خۆی قەرار بدا ئەو لیژنە مەسئول لە بەرامبەر قەرار ئەو لیژنە گەیشتوتە شتێک ئێستا کۆمەڵێک قەراری حاضر کردووە بچێتە بەردەم مەجلیسی وزەرا مەجلیسی وزەرا دەنگی بۆ بدا ئەمە زۆر گرنگە باش ئێوە لە سەرۆکاتی کۆمار بەڵێن بەو خەڵکە دەدەن ناوچەدا بنێراوە کە کێشەی مڵکدارێتیان هەیە بەم زوانم کێشەی چارەسەر بکرێت من پێتەڵێم ئێمە قسە نەکەین ناواقعی حەزەکەم بزانی کاتی خۆی بەسەر ئەمریکا هات بۆ پەرلەمان کاکە هەموو ئەو زەویانە ئەو شارانەی کە ئەو قەزا و ناحیانەی کە بە ئەهدافی سیاسی لە زمانی سەدام گۆڕانکاریان تیا بووە ئەوە ئەبێ پەرلەمان چاکە دهۆک مووسڵ تکریت سەلاحەدین دیالە ئەمە هەدەیان قەزا و ناحیە و شارێکێت و محافظە نامێنێ هەندێک شتێ بێ بە واقعی بین ئەم کێشە کێشەیەکی قوڵە ئەگەر قوڵ نەبێت لە 2017 بێ مادە سەوچی جێبەجێ بووایە ئێستا 2019 جاری جێبەجێ نەبووە ئێمە نەبوو بەڵێ نەدەین و بەڵێ بەما نەخێر ئێمە ئەبێ واقعی بین تەفاهم بکەین لەگەڵ مکوناتی ئەو منتەقە کورد یەکگرتوو بێ لە سیاسەتی خۆی لە ناوچە جێنراکەکان بەرەبەرە هەوڵ بدا بە مشتەرەکی ئیدارەی ئەو منتەقە بکرێ بەرەبەرە هەوڵ بدا لە ڕووی ئەمنی کە ئێستا کورد لەوێ زۆر زەعیفە ئەمنیەتەکە باڵی غرفەی عملیاتی مشتەرەکەکان باسەکرێ غرفەی عملیاتی مشتەرەک بێنەوە کاتی خۆی هەندێشتمان بە مشتەرەکی بوو وا بکەین پایەی کورد بێتەوە کورد لە دوای ڕیفراندۆم زۆر هاتە دواوە کورد دەستی بۆ شتێک برد بەڵاتی شتێکی گەورەمان بەسەر هات ئێمە چوین دەوڵەتی دروستکەین ئەو منتەقەمان زۆر لەدەستدا چۆن عادە تەنظیمەکەینەوە چۆن بێنەوە بۆ ناوچانە چۆن مەسئولانە بیر بکەینەوە چۆن خۆمان بگرینەوە ناوچان نەک ئێستش بە ئاساری حزبی و بە ململانەی حزبی بە تەسفیەکردن و بە زەعیفکردن لایەن یەکتر وا بکەین هەر لە شوێنی خۆمانە ڕاوەح بکەین و ڕۆژ بە ڕۆژیش لە قسە زیاتر هیچمان پێ نەبێ بۆ خەڵکی کەرکووک بۆ خەڵکی کەرکووک نوێرەکانیان سەرکەی کادرەکانیان سەرکەی بەڕاستی زۆر بە سەراحەت قسەکەن وا سەیرەکەن کە ئەڵێ ئەو دوێن یەکێکڵێ یەکێکیانەڵێ کەرکووک دڵی کوردستانە ئەوە کێشەڵی خۆزی کوردستانە خەڵکی کەرکووشی هیچ نابینن ئەگەر نێن ئەمە تەسید نەکەن ئەگەر دڵی کوردستانە خۆزی کوردستانە ئەبێت تۆ بایەخی پێ بدەیت بایەخی پێ بدەیت وەرە سیاسەتێکی موحەد لە کەرکووک هەبێ وەرە بچۆ مەجلیسی محافظە دانشە وەرە محافظێک دانە بەشێکی زۆرێ کێشان چارەسەرەکێ بەشێکیشی کێشەکان لە بەغا بە قانون بە مادەی 140 جێبەجێکرێ فەرموو ئێستا کێ ئەزانێت کێ مادەی 140 ئێستا کێ مەسەڵ ڕئیس مادەی 140 لە عێراق کێ بەواسەوە پراکەبن دەورەی پێشوو هادی عامری بوو ئێستا کێ دانن بچی لە حکوومەتی عێراقی مادەی 140 دروستکەیتەوە لە پەرلەمان لژنەی موقەتیە بوو مادەی 140 لژنەکە دروستکەیتەوە لە پەرلەمانی عێراق لە حکوومەتی عێراق یەکێک دانێ وەک پێشتر ڕائەت فەهمی بوو پێشەوە دوایەوە هادی عامری
یەکێک دانی وەزیرێک لەم وەزیرانە بڵێت تۆ معنیت بە مادەی 140 وەکو جاران بەرەبەر ئیشتیا بکەیتەوە ئەو قەرارانەی کە مەجلیس وزەرا هەڵی وەشێنێتەوە کار بکەی ئەو قەرارانەی مەزکاتەورە کە قووەتی قانونیان زۆرترە ئیش لەسەرەوە بکرێ لە پەرلەمان ئەوەش هەڵوەشێتەوە ئەمە هەمووی ئیشێوێ بەڵێ نەدەین کە وەڵە دوو هەفتەیەکی کەرکووک باشە بێ کەس ناتوانێت بەڵێنە بدا کە لە ماوەیەکی زۆر کەم کەرکووک و خانەقین و شنجارە بێتە شامی شەریف ئەمە ئیشێوێ ئەمە جوودیەوێ ئەمە یەکگرتووی ئەمێ بەڕامەیەوێ باشە بەس سەبارەت بە هەوڵەکان بۆ نمونە ئێمە گوێمان لە میدیاکانی پارتی بوو کە بە هەوڵی بەڕەس بارزانی کێشەی گوندی بۆ نمونە و گوندە چارەسەر کراوە بەرز دەڵی سەرۆک کۆمارە مەسەڵەن خەڵکی تر ڕەنگە بڵێن ئەڵێم سەرۆک کۆمار بۆ کەرکووک بەعام ئیشی کرد باشەی باوڵی کێسە چارەسەر کراوە هەر کەسە دەڵێ من خۆم ئیشم لەسەر کردووە بۆ ئاوایەکە قەناتێک بڵێەوە بەهاوڵی فڵان بە هەڵفران چاسکە هەر کەسێک کردێتی زۆر باشە تادیای وەزعەکەی کردووە بەڵام نائبەکانی کەرکووک ئەوانەی یەکێتی چونە ئەوە خەڵکیان بینی چونە ئەوێ مؤتەمەر سەحەفیان کرد قزەکیان برد نووسراویشیان داوت هەر سێ سەرۆکایەتێکە تهدیە وەزعەکەیان کرد لە ڕێگەی کادی عملیات لە ڕێگەی قانون ئێستا وەزعەکە هادە بۆتەوە بەڵام بێ چارەسەر بکرێت باشە بەس ئەوەی کەوتە ئێستا کار بۆ هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەی سەرکردایەتی بەعس و مەسەلەی مەسەلەن بڕیارەکانی کاروباری شیمال پێ دوای ینی چەندی دەوێت بۆ نمە کەوتت پێویستی بە ماوەیەکی دوور درێژە ئەمە ماوەیەکی کەم قەراری لێ درێ لە بەرە مەجلیس وزەرایە خستێت جۆدە ئەعمال زۆر معقەد نییە کۆمەڵی قەرار ئەو لیژنە حازریان کردووە بەس ئێستا لیژنەکە پێکاتەوە زۆر ئەمە 4 مانگ زیاترە ئیشە کاولژە چەندین کۆبنیان کردووە لە بەغا و ئەمە مۆتر ڕئیس جمهوریەمان دەوری مهمی هەیە ئەمیرکردنی لێ مستەشاری قانونی لە ناو لیژنەکە توران مفتی تایە کە مۆتر ڕئیس وزەرایە شتەکانیان حازر کرد بیخرێتە بەدە مەجلیس وزەرا لە یەکێ لە جەلسەکانی دەنگی لەسەر بدا بەڵێ ئەوە ئەکرێ باشە بەس بۆ گەڕانەوەی کورد ینی پێ دوێت تا سیاسەتێکی یەکگرت و نەبێت کورد ئەستەمە بگەڕێتەوە ناوچە دابڕێنراوەکان بەڵێ ئەبێ سیاسەتێکی یەکگرتووی هەبێ ئەبێ لەگەڵ بەغای سیاسەتی بێ نەکەر بۆ خۆی چۆن لەگەڵ بەغا بچێ مادەی 140 زودوم کاتەوە ڕئیس ژنێک بۆ مادەی 140 دابناتەوە تەخسیساتی مادەی 140 مەرحەلەی تەطبیق یەک شانسی شەیە فرسەتێکی تر هاتووەتە پێشەوە لە 2020 عێراق ئەحساءەکە یەکێک لە مقرراتی جێبەجێکردنی مادەی 140 ئەوەیە کە ئەحساء بێ ئێمە لە 2010 بەلەو بچینە پەرلەمان ڕئیسی وزەرای ئەو کاتە نوری مالکی کۆبنەیەکی کرد لە ئەمانەی عامەی مەجلیس وزەرا باسی لە ئەحسا کرد ئەو کاتە سونەکان قبولیان نەکرد ئەحسا بێ ئەوە گۆڕانکاری بووە لە مەنتەقەکەوانە قبولیان نەکرد ئێستا گەر عێراق قەراری داوە لە 2020 ئەحساکە کە ئەحسای کرد یەکێکە لە مقاوماتی پێویستەکانی جێبەجێکردنی مادەی 140 ئەو کاتە تەطبیعت کردووە عرب ناردۆتە بۆ شوێنی خۆی و کورد بێتە شوێنی خۆی هەر کەسێ پارەی خۆی وەرگرتووە تەطبیعی وەزعەکان بکەی ئەم قەراراتانە وا بکەی جێبەجێ بکەی کە گەیشتە قۆناغەیەک ئیرادە هەبوو بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەحسایش کراوە فەڵێمە ئەوە ئەحسایش کراوە قۆناغێکی زۆر گرنگ ئەبڕی بە ئەتیجاهەوەی کە قۆناغی ئەخیر کە ڕاپرسیە لەسەر چانووسی ئەو ناوچە باشە بەس پێویستی بە یاساش نییە لە پەرلەمان بۆچی هەڵەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەی سەرکردایەتی بەڵێ ئەو پێویستی بە قەرارەکانی ئەوەی مەجلیس کاتەوەرەکە قووەی قانونیان مەجلیس کاتەوەرە قووەی قانونیەکەی زۆرترە ئەبێ لە پەرلەمان دەنگی بۆ بدەن باش ئەمەش تعبیەوێ ئەمە ئیشی ئەوێ باشە بەس ئەم ئیشکردنە هەمانگی هەیە بۆ نمونە ئێوە بۆ نمونە لەگەڵ پەرلەمانتارەکان لەگەڵ وەزیرەکان لەگەڵ پەرلەمانتارەکان بۆن لە پەرلەمانە بۆی کە ئەم پرۆژە سە جارێکتر بێتەوە بەرەست چووکە بازەوەکی لە خولی ڕابردوو نەتوانرا دەنگی پێ بدرێت ئێستا وەزعی کاتوتە پێشەوە هەموو لایەنەکانە خاتە بەردەم مەسئولیەت بەڕاستی مەسئولیەتەوە نییە تۆ تۆپی خەڵدەی یەکێک لە فەیسبووکێک لە شوێنە قسە بکە قسەیەک هەڵدا و ڕیاسەی جمهوری بۆ تەدەخل ناکات لە ئاوایی پەڵکانە مەسئولیەت ئەوەیە بڵێ ڕیاسەی بەرپرسیاریش بەرامبەرەوێ بەڵێ ڕیاسەی جمهوری ئەو قەراراتەی داوە لایەنەکان بە هەمویان هەوڵ بدەن لە ڕێگەی لیژنەی مادەی 140 دروستیەکێتەوە بچێتە بەردەم پەرلەمان دەنگی بۆ بدەن لیژنەکەی پەرلەمانەکە دروستکەرە بۆ مادەی 140 لیژنەی موقەتیە بوو کاتی خۆی ئێمە من خۆم بوو لەگەڵ محسن سعدون و کۆمەڵی برادەری تر تورکمانی تیا بوو عەرەبی تیا بوو ئەو لیژە دروست کاتەوە حکوومەتی عێراقیش وەزیرێک دانا بۆ جێبەجێکردنی ئەو مادەیە وەکو جاک جاران وەکو هادی عامری وەکو ڕائەت فەهمی و خۆشمان لە کەرکووک پێویستە ئەوە یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی لە کەلی شێتان بێتە خوارەوە بۆچی لە کەلی شێتان بێتە خوارەوە یەکێتی لە کەرکووک هێزی یەکمە هیچ کەس نادوان مناقەشەی ئەوە بکە بە عەرەب و تورکمان بە قەدرێکێتی دەنگیان هێناوە محافظی یەکێتی حەقی شەرعی خۆیەتی محافظی کەرکووک بێ بەس بۆی مادەم یەکێتی ئەوەندە لە خەمی کوردایویش تەنازول ناکە بۆن لە تەنازول بە پارێزگار لە یەکێتی نەوێ مادەمەگەر نایەتەوە بۆ ناو کەرکووک ناتۆتە بۆ کەرکووک پارێزەرێکی چی بودام نەم ناتۆتە بۆ کەرکووک لە هەموو شارەکان هەیە لە بەغا هەیە لە مووسڵ هەیە بێلایەنیان هەیە بۆ نمونە بەرپرسی بێن ڕێکەون لەسەر یەکێتی من ناڵێم بێن ڕێکەون لەسەر یەکێتی مەسلحەتی کورد لەوە تا ڕێکەون محافظێک دانن
ئیتر چۆن دانێ خۆ من ناڵێم هەرە بێ بێ واقعی بی یەکێتی هێزی یەکەمە لە کەرکووک و 6 کورسی هەیە حەقی خۆیەتی داوای محافظی کەرکووک بکە ئەما بێ پارتی بیزانێ و خۆلادان لەوە خۆگەلکردنە بەڕاستی تۆ هیچت نییە لە محافظەش داوام ناکەی لە انتخابات پەرلەمانی شێک مەقعدت نییە ئەو 6 کورسیە ناوە بڕێکێتی نابێ محافظ نێکێتی بێت بە چه حەقێکیانێ بەڵام ئەوان دەڵن تا ئێستا دۆخی کەرکووک ئاسایی نەکراوەتەوە بارەکەکانیان بۆ نەوەکو پارتی لە کەرکووک حەجی شعبی تێدایە ماڵی بەشێک لە ئەندامەکانیان داگیر کراوە بۆ نمونە ژیانیان بۆ نمونە پارێزراونیە کە بگەڕێنەوە قسەی بەرپرسانی پارتی کاکە بچن باسی بکەن ئێمە لە بەغا باسمان کردووە کە نەک هەر لە کەرکووک ئەندێ تەفاسیل دەمێ لە مەنەلی مەقڕی پارتیش لە مەنەلی ناوچەی پارتی عەسایبی تایە مەقڕی کۆمیتەی یەکێتی بەدری تایە ئەوە نەبێت باسمان کرد لە مەندەلی لە جەولا سعدیش کەس مەقڕی نییە لە قەرەتەپە مەقڕی نییە بڕۆ هەتا کوزنجان تێگەشی مەقڕی کووا لەکوێ مەقڕی هەیە ئەمە کێشەیەکی گەورەیە بێ بچین لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق کێ سەبەبە کە مەقڕی نەبێ فەرمم لەگەڵتان بۆ مەقڕی نەبێ ئەم حیزبانە مەمنوعن مجاز نین بە شکلی لە پرۆسەی سیاسی عێراق لە پەرلەمانی عێراق بە هەردوو حیزب بۆ 50 کورسیان نییە بۆیە ئەمانە بۆیە ئەڵێن بچن باسی بکەن چارەسەری بکەن با مەقڕەکان بێت چارەسەری لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق علاقاتیان نییە کە ڕێگە ڕئیس وزرا دانشن لەگەڵ لایەنەکان دانشن پێیان بڵێن بە چه حەقێک مەقڕەکانی ئێمە لە مەندەلی و هەتا کوسنجار خەڵکی تریتیان بێت تو نابي هالليل قسە بکەیت تۆ شەکەت لە بەغا لەگەڵ بەغا قسە بکەیت ئەوان مەسئول لە حەجی شعبی مەسئول لە جێشی عێراقی مەسئولی لە ئەمنیەتی ئەو مەنتەقە ئێمە حزبی مجازین حەقی خۆمان هەموو لایەنە سیاسیەکان لەوە مەقڕمانە بێ باشە بەس ئێستا لە قەرەتەپە وانەش ڕێگە نادرێت لە قەرەتەپە جەلا سعدیە مەنەلیەوە خەڵکی دیالەم باشە ئەوە کەرکووکیشەوە بەڵێکێتی مەقڕی لە کەرکووکەوە احتیاجی و مەڵبەندیشیلی لایەنەکان تریش هەموو مەقڕیانێ بەڵێ بەس لاندێک شوێن ڕێگە نادرێت هەرخۆک لایەنەکان کەمتەخەم نالایەنەکان کەمتەخەمی نەکە نیان کردوتە بان تەساوت ناکەن بڵێ مەقڕەکانتان با بکەینەوە ئەمە یەکێ لە کێشەکانە بە چه حەقێک مەقڕی نەبێ و لایەنە لەوێ باش بەس بۆ نمونەیەکی ئەی بەرپرسیارەتیەکێتی چێ بەرامبەر دۆخی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکە یەکێتی مەقڕی بردوتەوە بۆ ئەوێ تای پێ بکراوە محاولە کە دوێنێ پێش شەشەمدان پەرلەمانی کردو بە ئیش بۆ مەسەلەی ئاوایی پەڵکانە و چوون و سەرخەت خەڵکیان بینی نوێنەرەکانیان بینی ئەوەی پێکراوە یەکێتی داواکە لە پارتی بێت فەرمو بێکۆ دانشین محافظێک هەڵبژێنی محافظەکە هەڵبژێنی بەشێکی گەورەی لە کێشەکانمانەوە ناڵێ محافظێکیانی ناوە بەسەر زۆر سەپێنراوە بەسەر کورد بوو محافظێکیانی ناوە عەرشۆڤێنی و محافظێکیانی ناوە زەویەکانیمانی داگیر کرد فەرمووەتوانە بە یەک هەفتەمە حەسب بکەن باشە بەس دەڵێن ئێستا پارێزگاریش دابنرێ ئەگەر ئەم دەسەڵاتە سەربازی لە کەرکووک کەم نێت دەسەڵاتی نابێ باز لەوە محافظ سەلاحەتی زۆریە دائما محافظ رئیس سجنی ئەمنی شارە ئەوە هەبێ پێی هەموو ئەم ساڵە نەشتی محافظ بۆیە بڕێ ئەم هێزە ناو شار نامێنێ کارتۆنیش نییە و محافظی کورد کە محافظ کورد فاقی لەسەر بکە قوتێکی گەورەی هەیە بەشێکی زۆری خەڵکی کەرکووکیش کوردن لە انتخاباتیش دائما کورد یەکەم بووە ئەوە نییە کارتۆن بە محافظەکە مشکلە نییە کە باسەکەن باشە بەس بۆی کە مەسەلەن بەرز باسی سەرژمێریت کرد پێ وایە دەبێت ئێستا لایەنە کوردیەکان سازش بۆ یەکتر بکەن بەتایبەت لەسەر ئەو ناوچانە کە هەوڵدەن بۆ ئاساییکردنەوە بۆی کاریگەری لەسەر ئەو سەرژمێریەش نەبێت کە بە شێوەیەکی یاسایی بۆ نمونە لەنێو هەموو پێکاتەکان بەڕێوە بچێت پێکاتە علاقی سەرژمێر هەر کەسێ لەو شوێنە هەیە بۆ سەرژمێری یەکەم شتێکی سیاسی نییە تعدادە ڕۆژەکە من تەجەولەکرێ وەکو جارە کاتی خۆی کاکرا تعدادەکەن هەر کەسە شوێنی خۆی بەناوێنووسن وە کوردیشە بێ لە شوێنی خۆی هەبێ گەر لە شوێنێک چوو بێ دەرچوو بێ مەسەڵەن مۆزعێنی لە خانەخین خراپە دەیان ئاوای باری کردووە چۆتەوە ناوچەی خۆی جێشتووە پێرێک عملیەک بوو دوو کەسە خانەکە شەید بوو دەیان لەو مەنتەقە نەماون ئەبێت تەبیعی بێ وەزعەکان ئاسایی بێتەوە ئیداری مەنتەقەکە مشترک بێ ئەمنی مەنتەقە مشترک بێ ئەحسایە بکرێت لە زۆریفێکی تەبیعی و بەشێکی زۆری ئەو مەنتەقانە تەمان ئەکسەری خەڵکەکەی دانیشتوانەکەی کوردن با سوپاس دەکەم ئەگەر بینی سەر تەورێکی تر مەسەلەی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد بەڵام ناوبڕێکمان دەتەگەرم وڵای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن
کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. لە دەستپێشی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالێتی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک حەسەن سپارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد لەم کابینە نوێیەوە ئەم سەرۆکاتی نوێی عێراق هەوڵێک هەیە کە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد بە ئاراستەیەکی باش بڕۆن؟ هەوڵەکە بوو باشیشە علاقاتی هەرێم و بەغا و عێراق پارەی خۆی و لە وەخت خۆی زیاتریش نردوون، چەند مانگێکی نردووە. ئەم شار ئاسەدا ئەبێ هەرێمی کوردستان دەستی پێوە بگرێ، دەست پێوتنەکە چۆنە؟ التزام بکا بە قانون و ئەموازنە و دەنگانی کە نەوت ناردنەوەوانە بۆی خێری خەڵکی تایە بەرەبەرە معاشەکان لە کاتی خۆیان بدرێ، پاشە کەوت نەماشتێکی باشە. ئەو معاناتی 3-4 ساڵی ڕابردوو هەبوو بەڕاستی نەمێنێ. ئەوە ماوەتەوە لەسەرەوەی کە ئەو لیژانەی کە قەرارە دوای جەژن وەفدێکی حکوومەتی هەرێم بچێتە بەغا، حکوومەتی نوێی هەرێم دواری کاتە دامەزرا بێت تا ئەو کاتە بچن اتفاقێکی سابت جێگیر بکەن لەگەڵ بەغا، وا نەکەن هەموو جارێ بکەن و دڵەڕاوکێ و تەمەڵس بکەیت لە اتفاق و جێبەجێ نەکەی و ئەمەکە بیخاتە سەر ئەوەکە و ئەمەکە بیخاتە سەر ئەوەکە. وە کورد بەڕاستی ئەگەر ئەم جارە بیخاتە سەر عادە ئەمەدیش خۆی ئەحراجە بێ، مالێکی زۆر پێ خراپ بۆ عەبادی لە ئەو خراپتر بجا بخێت سەر عادلیش خراپە ناکرێت و هەرچی ڕئیس سووریا لە بەغادانی خراپی بکەیت و خۆت الزامەکەی بخێت سەرەوان و خەڵکیش و شیارەوە زانێ. عێراق سجابەی هەبووە، پەرلەمان هەوڵێکی باشیدا دەنگیاندا بۆ موازنەکەی کورسان موازنێکی باشە لە وەختی خۆیان مەعاشەکان دێت، بودجەیەکی بۆ پێشمەرگە دیاری کراوە. ئەمە هەموو دڵخۆشکردن. دڵخۆشکردتر ئەوەتانێک کە هەرێمی کوردستان اتفاقێکی سابتی هەبێ لەگەڵ بەغدا، دڵەڕاوکێ نەمێنێ، ئەو مەعاشەنێت پارەکە هات ها نەوتەکە ئەچێ یان ناچێ ئەو دڵاوکێ نەمێنێ بەڕاستی خەڵک لە کاتی خۆیان بچێ موچەی خۆی بگرێ موچێ تەبعی خۆیان بێ ئاوا بێ.
باشە بە زۆرە زووتت وابرێ دوای جەژن وەفدێکی کێرین بۆ مەسەلەی نەوت بۆ اتفاق لەگەڵ حکوومەتی عێراقدا لەسەر چی اتفاقەکەن شەرت نییە نەوت اتفاقێکی عامەکەن چۆن جێبەجێکردنەوە چۆن بنێرێ ئەو تەفاسیلێکە هەیە کێشەی منافذی حدودی هەیە حتا گرێ کێشەی ئەمنی ناوچە جۆنەکان لەگەڵ نەباسکەن چی ئەوەی سەک لەسەرەوە باسمان کرد کێشە ئەو مەتەقانە لە ڕووی ئیداری لە ڕووی ئیداری مشتەرەک لە ڕووی ئەمنی مشتەرەک هەموو ئەمانە ئەجندەی ئەو وەفدە بێکە ئەچێتە بەغدا. باشە بەس بۆی کە مەسەلەن کێشانە چارەسەی پەیوەندێکی ڕاستەخۆیان سەرۆکاتی کۆمار حکوومەتی هەرێم هەیە بارەسەوەی کە سوود لەم پەیوەندیانە ببینرێ بۆ خەڵکی کوردستان لەو فترەیە کە موازنەکە قەرارکرا ڕئیسی جمهور دەورێکی محوەری هەبی و زۆر لەگەڵ عادا ئەمەهدی لەگەڵ ڕئیسی پەرلەمان قسەی کرد و زۆر لەسەر لەگەڵ هەرێمی کوردستانیشی چەمانگیە کە ئەو فترەی پێشوو کۆبنێکی ڕاوێژکاری کرا ڕاستی جمهوری شخصیەتێک مەکانی لایەنەکان داوت کرابوون نوێنێکی بەڕێز کاگوشیاریش هات بۆ کۆبنەوەکە لە کۆبنەوەکە بەشداری کرد شەر زێباری پارتی بڵێ ماسمێستا و هەمانگیێنە حکوومەت هەرێم وەکو حکوومەت و سەرۆکاتی کۆمار هەیە وەکو پێویستە ئێستا بۆنەوە سوودی لێ ببینرێ بۆ خەڵکی کوردستان نەخێت تا ئێستا شەربوونی من بنانێ لێت بە تایبەتی برادرانی پارتی بە نەفەسی من بنانێت تا ئێستا لەگەڵ ڕاستی جمهوری تەعامل دەکەن ئەعلامیان دیارە تا ئێستا هیچ نەشاتێکی ڕئیس جمهور دەرناکەن لە سەفحەکانیان لە ئینیان دیارە بەڵام ئەو فترەی پێشوو تەقریبا مانگی پێش ئێستا کاک فازڵ تەسریحێکی دا کە ئێمە لە دانیشتنی حکوومەت ڕئیسی جمهور داوەتە بێ و ئێمە کاک مەسوول قسەی لەگەڵا کردووە چەند جارێک لەو فترەی پێشووانە بەڵام تا ئێستا بەڕاستی علاقاتەکە هەن ئەوە نییە کە سەرکردەی کورد ڕئیس جمهوری کورد ڕئیس جمهوریەکە کورد بێ و لەگەڵ حزبێک لە هەرێمی کوردستان ئاوا بە عەشاری خۆما بە 6-7 مانگ تۆرابن لە یەکتری باش بەس خەرەکە لە سەرۆک کۆمارەوە نییە یان لە لایەنی پارتیەوەیە نەخێر سەرۆک کۆمار لە پرۆسەیەکی تەبیعی انتخاباتی کرا لەناو پەرلەمانی عێراق بوو بە ڕئیس جمهوری عێراق ڕەنگە لەسەر ئالێتێکی مناقەشە بێ لەبێت کورتخۆی بکرداکە ئەو مناقەشەی هەبوو بەڵێ بەڵام ئەو مەرحەلە ئەگەر مانگێک دوو مانگیش تەبیعی بێتەوە عاجزبی دۆڕای لە انتخابات بەدڵت نەبوو ئالیاتی انتخاباتەکە بەدڵ بۆ سێما بەڵام ناکرێت هەر بەردەوام بێ بە تایبەتی ئەمە لە بینی ڕموز و سەرکردایەتی کووردا ناخۆشیشە بۆچی ناخۆشە بۆ کورد لە بەغداش ناخۆشە چۆن ناخۆشە بۆ کورد خۆی ناخۆشە بە عام نەک لە بەهەر ناخۆشە بۆ کورد بەڕاستی ئەو سوورەتە سوورەتێکی زۆر ناشرینە سوورەتی حەقد و سیاستکردن تێکەڵکردن بە حەقت ئەوە بەو شکڵە بەڕاستی سیاست باشە بە سەرۆک کۆماریش خۆی ئامادەیە لە مەراسیمی دەست بەکاربوونی سەرۆکی هەرێم ئەگەر وا بڕیارە بەڕێوە چەگەر بانکێش بکرێت ئامادە دەبێت ناتوانم نەجاتی قسە بکەم بەڵام چاوەڕێ دەکەی پێشبین دەکرێت ئامادە بێت من نازانەوە خۆی دەتوانێت خۆی قسە بکە باشە بەس وەکو ئاسایی بنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سەرۆکی پارتیش ئاسایی نەبوو تۆ تا ئێستا نەخێر خۆی مقابلێکی کرد لە جێدەی شەرق لەوسەد وتی علاقاتەکانمان ئەتیادین دکتۆر بەرهەم ئەتیادین زۆر باشە بەس سەبارەت بە مەسەلەی نەوت پێ دوایە پێشتر بەڕێزیشی لێدوانێکدا بۆ ئەگەر نەوت چارەسەر نەکرێن سەرەنگە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد ئاڵۆز ئەو هەفتەی بێتەوە سامر غەزمان مقابلێکی بوو موزیعەکە زۆر حەسری کرد وتی یعنی تو ئەگەر نەوت نەنێرن هەم جارێتر معاشەکەیان نەبڕیتەوە وتی هذا قانون هالموازنە قانون ئاواگرتی گشت لایەنەکان بە کوردیشەوە دەنگیان بۆ داوە و قانونیش بۆ ئەوە دەربچێت جێبەجێ بکرێت بەس پێ دوای ئەگەر بۆم ئەگەر ئەم 6 مانگەش کێشەی موچە دروست نەبێت لە ساڵی داهاتووەوە کێشە دروست دەبێت گەر چارەسەری بۆ دروست نەدۆزرێتەوە من ئومێدم هەیە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان واقعیانە تەعامل لەگەڵ بەغا بکە کێشەی لابەلا و شکال دروست نەکە ئەستەقراری ژیان بۆ هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە ئەو وەزع خراپەی لەسەر فەرمانبەران و چەخۆران و فرسەتی کار و استثماروانن نەبوو بەڕاستی چاک بێتەوە اتفاقێکی چاک لەگەڵ بەغا اتفاق بکە دڵڕاوکێنێ هەم استقرار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی باشە هەم بۆ علاقاتی هەرێم و بەغا باشە وە لەمە کەس زەرەر ناکات باشە بەس فشاری شێ لەسەر عادل عەبدولمادی سەوەردەناردنی موچە بۆ هەرێم بەڵێ قسەیان هەیە جاجار عەبادیوانە قسەکەن ئەڵێن چۆنە بێت تۆ پارە ئەنێری ئەوان ناوتنانێرن هەندێک کتلەی شێر ناو پەرلەمان ئەندام پەرلەمانەکان باسیەکەن هەر کتلەی پەرلەمانی هەیە پیان ئەڵێن ئێمە ناکرێت پارە بنێرین حکوومەتی هەرێمی کوردستان نەوتنێرێ ئەم قسانە هەیە وادارین ئەمە زۆر گەشە نەکات نەگەیت نەبێتە قەرار نەبێتە قەزیە کورد خۆی ئەو وینە سەحبکە لەژێر پێی ئەوانەی کە ئەیانوێ ئەو مۆزوع بجوڕێنن و موچەی هەرێمی کوردستان ببڕن و ئەوانە هەرێمی کوردستان خۆی تەوقیعی کردووە دەنگی داوە بۆ موازنە دەنگیشی داوە کە ئەمانە نەوت بنێرێ جێبەجێ بکە هیچی ناوێت باشە بەس سەبارەت بە پرسێکی تر کە زۆر جار پرسیار لەبارەتی مەسەلەی گەنمی جوتیارانە لە بەغداد ئەرکی نوێرانی کورد چیە بەرامبەرەمە چی کراوە مەسەلەن ئەم بۆەوەی کە ئەم ساڵ باز بڕێکی کەم بۆ نمونە گەنم وەرەگری 340,000 تەنە وەلایەکی تریش
پارەی ساڵانی ڕابردویان بۆ خەرج نەکرا. بەڵێ ئەخ یەک لەو شتانەی کە بەڕاستی غەدر لە ڕئیس جمهوریەک لەو شتانە تا یعنی واجبی ئێوەشە بەڕاستی وەکو ئەلان قسەی لەسەر بکەن. یەک لەوانەی کە زۆر بە مرەکەزی لەگەڵ وەزیری تجارە من خۆم لێ بووم نادی بە دوای وەزیری تجارە مام فارس هات نادی بە دوای تجارە خۆم دانیشتم کە لەگەڵمان دانیشت ئەو وەفدەکەی تریشات ئێمە لێ بوو چونە لای سەر بەڕێ سەر کۆمان احتمامێکی زۆر مهمی پێدا تاعن نەکرێت چۆن بێ بنێرێ وەزیری تجاری بان کرد لە سەفەرە لەگەڵ خۆیان بردی لەگەڵ قەتەری جیسان لە ڕۆژ لەگەلا باسەکەم چەندین جار لەسەر ئەم مۆزوعە پێداگیریەکە ئەم مۆزوعە تەمان 4-5 ساڵی پێش هێشتا هێن ئەوە نیە 3 مانگە ڕئیس جمهور وەتە ڕئیس جمهور بۆ حەلی نەکرد تێگەشتی خۆت لەسەنەت و 3 ساڵە کەڵکەی کردووە وانە ئێستا زۆر بە مرەکەزیش لەسەرەکە ئومێدمان وایە بە جوهدی هەموو لایەکەم لە پەرلەمان لە نائب ڕئیس پەرلەمان کوردە و کتلەی کوردی و وەزیری تجارە و بەڕێ سەر و کۆمار کە زۆر بە مرەکەزی لەسەرەوەیشی کردووە و ئەو حرەکەیە کە کرا ئێستا قەرارە تەخسیسێکی بۆ کردو بۆ پارەکەیشی تحدید کردو بۆ عاد ئامادی لەو تەخسیسانەی کە کردوێتی حسەیری متر چەند دێت چەند نایەتەوە من ئەو تەفاسیلە فەنێ باش ڕز وەکو سەرۆکایەتی کۆماری وەبارکی خۆتان هەستاون لەمڕۆ زۆر بە باشیش نەک هێمە ئەڵێم سەرۆک کۆمار باش ئەی سەبارەت بە کەمی گەنمیش کەم ساڵ بەردەگیری چاوڵێکەیە کە قسە لەگەڵ وەزیری بازرگانی بکرێت چونکە بازەوەکێک کە بەرەمەکانی نزیکەی ملیێنێکە ئێستا ئەمساڵ 340,000 ئێمە لە کاتی مناقشەی موازنە من خۆم لەگەڵ بەڕێز بەڕاستی ڕئیس کتلەی یەکێتی قسەم کرد پێم وایە ئەوان تەرحێکیان نەبوو کە ئەم ساڵ باران زۆرە بەرەبوومی کشت و کاڵی گەنم و جۆ زۆرە بێ کارێ بکەن تەخسیسات بۆ کڕینی گەنیمی جوتیاران زیاد بکرێ بۆی حکوومەتی عێراقی بتوانێت زۆربەی گەنمەکانی جوتیاران لە عێراقیش و لە هەرێمی کوردستان بکڕێت. باشە پرسێکی تر سەبارەت بە هەماهەنگی لە نێوان نوێنەرانی کورد لە بۆنە سەرۆکایەتی کۆمار لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران ئێستا هیچ بەرنامەیەکەیە کە بۆی بەیەکەوە بۆ نمونە لانی کەم کۆبوونەوەی مانگانە هەبێت یاخود مەسەلەن 2 مانگ جارێک هیچ چاوڵێکەیە بۆی کە بتوانێت مافە دەستوریەکانی خەڵک لەوێ جێبەجێ هەموو کرد لە کوردستانەکان لە بەغا لە مەسەلەی موازنە یەک بوو و جهودی چاکیان کرد و بە تایبەتی ئەو ئەندامانەی کە لە لجنەی مالی پەرلەمانی عێراق ئەندام بوون و موازنەکەی بە شێوەیەکی ڕۆک پێک چوو ئەمە یەک طبعا عاد ئەحمەدی خۆشی متەجاوب بوو لە پەرلەمانیش ڕۆیشت علاقات تیادی تا ڕادەیەک هەیە و لە ماوەی پێشوەیش هەم نائبی ڕئیسی پەرلەمان لەگەڵ سەرۆکاتی کۆمار لەسەر قانونی عنفی ئوسەری وانە بۆ کۆبنێکی گرنگیان کرد بن و ئامادەبوونی نوێنەری ئومومی متحیدە و نوێنەری ئەمریکاوانە تەشجیعەوەکەن کە ئەو قانونە دەربچێ چی شتێک لە تەنسیخەیە بەڵام بەعام تەنسیخ لەبین هەرێم لەبینی لایەنەکان هەرێم لەگەڵ بەغا خۆتەیەکیان هەبوو کێشەیەکی مزمنە وەفدی مفاوضی هەرێمی کوردستان دونێکێک لە برادران باسی کرد وەفدی مفاوضی هەرێمی کوردستان ئەمڕۆ دێ بە بەغا بەیانێک ئێوارەکەی گەڕێتەوە ئیتر جێڕێ ڕەنگە پەرلەمانەکان نەزانن ئەمە باسییان کردووە و پێشیان ناڵێ باسییان کردووە بۆیە کورد دوێنێ نازانم لەکوێکێک باسی کرد ئەگەر تەفاوضەکە لەگەڵ بەغداد ئەبێ فایلی هەبێ مفاوضە گەیشتۆتە کوێ 6 مانگ بەرەیسە گەیشتبوونە کوێ لەکوێوە دەست پێ بکەین ئەمانەی تیان نییە بۆیە بێ وەفدێک دوێنێکێک باسی کرد وتی لە پەرلەمان ئەمانەوێ وەفدێکی گفتوگۆ کار لە کوردستان دانین کە ئیشی گفتوگۆ بێ لەگەڵ بەغا شارەزا بێ لەم بکەین و بین و ئەم لانیانە وەکە ئەچێتە بەغا ئەم فایلی لابێ لە هەر شوێنە گەیشت هەر شوێنە ئیدامەی بداتێ نەک بچێ بە مزار شتێک باسەکەن دوایی گەن وەفدێتر ئەچێت ئەمە نازان باسییان کردو کاتر باسییان کردوانە ئەمانە ئیشن ئەبێ ڕێک بخرێتەوە هەرێمی کوردستان بێ علاقاتی لەگەڵ بەغا چاکە وەفدێکی مفاوڵاتی چاک بەڕاستی لە شتەکان بزانانی هەمین شت ناوچە جێنواکان کێشەکان بزانانی هەم کێشەکانی هەرێم و بەغاوانە و گفتوگۆی لەکسەر بکەن و کارێکی وا بکەن کە علاقات لەبین هەرێمی کوردستان و بەغا تەبیعی بێ هەرێمی کوردستان لەبینی خۆی و لەبین لایەنەکان علاقاتی تەبیعیان هەبێ ئەمە قوتێکە بۆریم بەس مۆسمی تا ئێستا لەسەر راستی بەختان نەتوانراوە مانگی تاوە دروست بکرێت کۆبوونەوە بکرێ مانگان لە نوێنەرانی کورد و نوێنەرانی کورد بەعام بۆنم لە هەموو لەرچێ سەرۆکایەتێکەوە بۆ نمونە تا ئێستا نەکراوە بۆ شکڵە بەڵام کۆبنێکی استشاری کرد هەموو لایەنە سیاسەکان تیا بەشداری بوون عێراق و کوردستانیش ئەوە بۆ تیا بوو لێرە و لەوێ یەکتری ئەبینن بەڵام لە ئاسی پێویستانیە باشە دواتەوەرمان سەبارەت بە تاوانەکەنی کابینی عادل عەبدولمەهدی هۆکاری چێکە تاوان ناکرێت مەسەلەن کۆمەڵێک وەزارەتی تیگری ئەمە کاری خراپی لەسەر عێراق دیاری نەکردووە ئەمە سێ لایەنەکە کێشیان هەیە لایەنە شیعەکان لەسەر وەزیری داخلی کێشەی گەورەیان هەیە بنا متمەسک بوون تا ئەم فترەی ئەخیریشە بە فالح فەیاض ڕێی نەکرد نەچوو تا ئێستا سونەکان لەسەر وەزیری دیفاع و وەزیری تەربیە دوو جا وەزیری تەربیەیان تەقدیم کرد کەوت دەرنەچوو ژنەکانوانە لەسەر وەزیری دیفاع ئێستا دەنگ باسێکی گوایە اتفاقیان کرد بێ لەسەر سەریم جمهوری
کوردیش ئەو ململانێتیژە بەڵێ. لەسەر وەزیری دیفاعی عێراقی بەرگری لەسەر ئەو ململانێتونەی کە لە بین یەکێتی و پارتیشەیە و لەگەڵ بەغاشەیە کە توڵی لەگەڵ بەغاش لەگەڵ ململانەکان بردۆتە بەغا تا سەرێک نەکەوتن وەزیر عەدلەیەک دابنن بۆ کورد کە وەزیر عەدلەکە حەقی کوردە و کاتی خۆی کارخۆدانزان خارشوانی مڕەشەح بوو بۆ معلوماتی خۆت خارشوانی مڕەشەح بوو بۆ وەزیری عەدل کوڕێکی گەنج و بەتوانا ئەوانەیە کاتی خۆی تەنانەت کاک مەسعودی لە انتخابات کە خالد بردبێتی خالد ئەگەر من لە کەرکوو دەنگ بدەن دەنگ بۆ تۆ ئەدا کەچی نەوعی ملانێک کە ئاوای لێ هاتبوو لە بەغدا قبولیانەکرد خارشوانی کوڕێکی گەنجی بەتوانە بێ بۆ وەزیری عەدل باشە بەس وەزیریدا دەگەر بتری بە کورد هیچ کاریگەریکی لەسەر ناوچە جێناکۆکە کاریگەری هەیە وەزیریەکە لەمە جوزرا دەنگی هەیە چتەکانە جوڵێن ئێستا کە من باسم کرد ئەمانەی شۆن شیمالکە ئەچێ و تورهان مفتی تەقدیمیەکە لەو لژنەیە کە بەڕێ سەرۆک کۆمار دروستی کردووە ئەو کاتە وەزیر عەدل پاڵپشتێکە بێ لەگەڵ مەجوزرا ئەڵێ کاکە ئەم قەرارە مام خەجەدرامان بەس هیچ وادەیەک نییە بۆ دەنگدان بە کابینێت پێشە کێشە هەبێت تا ئێستا زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن جیاد و تەبێژی سەرۆکاتی کۆماری عێراق لەم بەرنامەی لەگەڵ ماوە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ